ناوم دانەعاونی کەریمە دانیشتووی شاری هەولێرە تەمەنم 24 ساڵە ڕاهێنەری یاری کالیسنیکسم هەروەها دەرچووی کۆلێژی پەروەردەی وەرزشی و زانستە وەرزشیەکانم ماوەی 7 ساڵە یاری کالیسنیکس دەکەم خەونم ئەوەیە بگەمە بتوڵە و بەناوی کوردستان یاری کالیسنیکس بەرەو پێش بەم و زیاتر لە کوردستان بڵاوی کەمە. کاکدانا پاڵەوانی یاری کالیسنیکس ئەگەر ئێستا کچێک پێت بڵێ شتێکی زۆر قورسی پێ بڵێ بۆم بەرە قاتێکی تر بۆیە بێ؟ نا تەماشا مەقسەدەکەی دەکەم ئەگەر بسام هیچ مەقسەدەکی لە پێش نەبی ئەوە لۆی دەکەم. تووشی ئەو مووقیفانە بووی؟ بەس ئەو مووقیفم بەساعتی ئەو خۆم لە خەتدا. ئەگەر هەمان پرسیار لێ بکرێ بەسەم جاریان کوڕێک بێ ئەڵێ پشتمێشیان بۆ یەکەی بەخوای هەلوی ناکەم. ئەمە چییە؟ ئەوە ڕینگە ئەوە حرەکە پێ دەکرێت. ئێوە چێم نیشە توان بیکەم ئەو جواب چ بۆم گوتم هەر شتێکت بکوت دەتان بیکەم. ناوە حیساب نییە. حساب نییە؟ ناوەڵە بۆ حساب نییە؟ حساب ناکرێت دەبی بیکێ فڕۆن لیفەر لە کالیسنیکس یاری. باشە تۆ لە کۆلێژی وەرزشی خوێندوتە تەواوت کردوانیە؟ ڕاستاڵێن لە کۆلێژی وەرزشی بەس یاریەکەن و ڕاکەن ئەوەی نەیبینن کتێبە؟ نا ئەسڵەن وەنیانی ئەو شتانی کە لە کولیۆرش دەخیندرێت لە توبعام و لە زانست و ئێستا پێم وا بێوانەیەکی زانستیشتان هەیە ئەبێت زانیاریتان لەسەر جەستە و ئەوانە ئاکی توێکاری پێ دەڵێن توێکاریکەوە باز لە جەستە ئینسان دەکا و ماسوولکەکان و هەروەها ئەوەشمان هەیە عیلاج تەبیعیمان هەیە ئەوانەشە خوێنن. چ جارێک درۆت لەگەڵ دایکتا کردووە هاتووی بۆ وەرزش کارەکانی ڕانەپەڕاندۆ؟ بەخوای زۆر بەکەمی بەس یانی دایم ئیشەکانی داکم لە پێش وەرشەکەی دانەیە. ئەڵڵا یعنی ئەو شتا کردوتە یان بەخوای بەدەگمە تاک. ئەگەر چیپس و فاست فود و خواردنە خێراکان بخۆیت ویژدانت چۆن ئازار دەدا؟ بەخوای ئەگەر بە پێی کالۆری بڕۆی زۆر نۆرماڵە. کاتێکیتە میوانیەک خواردنی زۆر خۆش و چەور و شیرینی و ئەوانیان داناوە چ بیانویەکە دۆزیتەوە بۆ ئەوەی سیستەمەکەت تێک نەچێت؟ بەخوای یان ناچمە میوانداریەکەی یانی زۆر دەڵێم تەمرینم هەیە ناتوانم بۆی بکەم. چۆنە بێ لە میوانیەوە بڵێ؟ ئەخە دەزانم میوانەکە دەمە 7 ساڵەوە تەمرینی دەکەم و لێ ڕاتنیە لەگەڵە من. کاکدانا تۆ تا چەند لەو کەسانەی کە چیپس و فاست فود و خواردنە خێرا و ناتەندروستەکانە خۆی کاتێک خۆی چۆن ویژدانت نەئاسوودەیە؟ وڵی ناخۆشە بەس ئەگەر بێت و بە جێرەی کالۆری بڕۆی مشکلە ناوێت چکە ئێستا ئینسان بە پێی کالۆریەکانی خۆی ڕۆژانەگە حیساب کاتن نمونە ئێستا لەوانەیە ئەتوو ڕۆژێ پێشت بە 1700 کالۆری بی لە یەک پیزای بڕی 1500-1600 کالۆریە یعنی هەتا حەدەکی زۆر زۆرە لێ خەڵک دایم خۆی لە فاسفود بە دوور دەگریتن. نمونە بەرگرێک 1000 کالۆری ئەگەر ئەمە بین 3-4 هێلکەی دانێن 3-4 ئەڤۆکادۆی دانێن 3-4 پەتاتەی کوڵای لەو لایە دانێن هەندە قاپە زەڵاتای ئەو جدەگاتە ڕێژی کالۆری بزەبێت ڕێژی یەک بەرگیان یەک پیزای. تۆ ڕۆژانە بۆ خۆت چۆن نان دەخۆی؟ چەند ژەم ڕۆژێ یەک ژەمی دەخۆم. یەک ژەم هەیە. برسی نابێ؟ پاش تەمرینی نا زۆر تەبیعیە. یەک ژەمەکە چییە خواردنەکە چێت؟ خواردنەکە ئەو بێت و سینجی کوڵایە یان سینجی احتیاطی هەر داکم هەر نوع سینگەک حازرەکە؟ جارواشە بەخۆم مەسەن ئەگەر خواردنەک نەبیتن بەخۆم دەتوێت کەچ لەو لای دێن تۆشە سەلازی دەکەم چ تێدا هاوی ڕێک چای دەکەم بەس چێت تێکەڵی دەکەم هەمی تێکەڵیەک دەکەم. لە ماڵەوە زۆر سەپۆرت دەکەن کە ئەمیاریەکەی زۆر پشتگیری دەکەن دەستخۆشیان لێ دەکەم زۆر لە پشتمە هەتا ئێستا. زیاتر کێ؟ بەخۆی داکەم. دایکت خواردنەکانیشت بە خواردنەکانش حازر دەکاتنەوە زۆر میمە لەومە. باشە ئەو کەسانەی کە زیادەڕۆیەکەن لە دایت لە یاری وەرزشی ئەیانەوێت بە کاتێکی زۆر کەم ماسوولکەکانیان گەورە بێت ڕەنگە دەرمانی زۆر خراپ بەکاربێنن هۆرمۆن و ئەوانە پێم وابێ ئەمە لە یاریەکەی ئێوەیان نییە؟ نا کالیسنیکس یعنی بۆی ناسەیە کە یاریەکە تەبیعیە تەندروستە زیاتر یعنی ئەتوو ئەوەی بەکاری بینی لە سەپلمنت بەس پێویستت بە کاتە بەس سەپلیمنت بەس ڤیتامینەکان بەکارێنن ڤیتامینات و سەپلمنت یەک سەپلمنت ئەویش پریوەرکاوتە پێشمان بە پرۆتینی نییە پێشمان ئارجەنینە و BCAA و
هەتا دوای ماوەکان. باشە پرۆسێسی ئەوە چۆنە کەسێک بێ ئەم یاریە بکە بۆ نمونە لە ماوەی چنێکە ئەتوانێت بێتە یاریزان. ئەوە دەگەڕێتەوە سەرجیناتی لاعیبەکەی یاریزانەکەی چ شتێک پێویستە؟ جینات. ئۆکەی جیناتەکە چی بێ؟ یعنی کەسەکە جیناتەکە پێویستە لە شتێکی باریک و ڕێکی هەبێ قەڵەو نەبێ قەڵەو نەبێ بەهیزنەوە حەچی هەرچەندی بەژنیشی کورتتر بێ باشتر. تا ئێستا بەشداری پاڵەوانەتیت کردووە لەم یاریەیە ئەسڵم پاڵەوانەتی هەیە لێرەیە؟ یاری کالیسنێکس پاڵێنێتی نییە لە هەولێرە تا نەک ئێستا لە نییە. هەولێرە بگرە لە عێراقیش نییە ئەو گەمە هیچ بتوڵەکی لۆدانەدرێ بۆچی لەبەرەوەی تازەیە؟ هەم لەبەرەوەی یاریەکی تازەیە هەم یاریزانی زۆر نییە پەرەی پێ نەدرایە و لەکوێ بتوڵە هەیە؟ لە ئیتالیا دەکرێت لە دووبەی دەکرێت لە ساڵانەیە؟ ئیسپانیا دەکرێت لە فەڕەنسا دەکرێت بەڵێ ساڵانەیە. چۆن ئەتوانی بەشداری بکەی؟ چۆن ئەتوانی مەسەن یاریزانی نای خۆت دەنووسی تاوان دەبی لە ئاستەی زۆر بەرزداوی چەند یاریزانە چمان هەیە لە هەولێرە کە بەجددی زۆر زۆر لە ئاستی عالەمن. چێن ئەوانە؟ ئێستا مامۆستا ئیبراهیمە کاپتن زیرەکە کاپتن ئیبراهیمە چکەمان هەیە بوێرە ئەوان بەشداری دەکەن ساڵانە لەو پاڵەوانێتی ئەمە ناوە خۆمان دەیکەی ناو خۆتان ناوە دەکەن خۆمان دەیکەی تا ئێستا یاریزانی ئێمە چۆتە دەرەوەی وڵات؟ نەچوە نەچووە. نەچوە تا ئێستا بۆچی پاڵپش ناچن؟ نەبووە بگرە مەسوفەتی زۆری دەوێ پاڵپشتەکان چین کە پێویستن بۆ یاریزانەکانمان بچنە پاڵەوانێتەکانی جیهان؟ لایانی مادیە زیاتر چکات و بڵێن ئەرێ سەفەرەکی ئیتالیا بکەیت چەندت پێویست دەبیتن شوێنیمانەوە ببێتن چەندی پێویست ئەمەیەکێکە لە ئاستەنگەکانی کە دووچاری ئێوە بێتەوەکو یاریزان بزەبت لێ یعنی ناتاندرێ کە یاریزانی خۆمان بەشداری بتوڵی دەرەوەی وڵاتکە لە یاری کالیسنێکس. باشە خەونی تۆ چیە لە داهاتەوە بگەیتە کوێ چی بکەیت؟ وڵی بەشداری هەریەکی دەرەوەی وڵاتکەم بڕننگیت کەوا بە قوترین بتوڵی کالیسنێکسە لەکوێ ئەنجامەدرێت؟ لە ئیتالیا لە ئیتالیا بچین یاری بکەین؟ یاڵە.